من نازانم بەڕاستی یعنی تۆ چۆن یعنی باشە غیرەتت چۆن ئەجوڵێت چۆن قبول ئەەکەی ژنەکەت ڕوتەوەکەیت و خەڵک سەیری کات لە سۆشیال میدیاشا بڵاوی کەیتەوە لە سناپیشا بڵاوی کەیتەوە ها ئەو هەموو کۆمێتە نانووسرێت گشتی بەسەر سنگ و ملی و ئافرەتەیە ئەنووسرێت هەیکێکەڵێ خۆزگەم بەخۆت چەند جوان و ناسکە ها ئەو هەموو نەزەری لێ ناکە خەڵکێکەیە لەسەر ئەوە یعنی دەشتی زۆر خراپی کردو لەسەر ئەو ڕسمانە لەسەر ئەو ڤیدۆیانە من نازانم بەڕاستی خەڵک بۆ وای لێ هاتووە یعنی مەفروض وایە تۆ خێزانی خۆت بشاریتەوە لە خەڵک مەفروض وایە پیشانی نەدەیت جوانی ئافرەت تایبەتە بە پیاوی خۆی من برایەکە بوو کە خێزانی گواستەوە وتی مامۆسا خێزانم نیقاب بوو گواستمەوە وتی براکانم وتیان ئەبێ هەر بیبینین نەمان بینیوە واللهی ئەمە خۆی بۆی باس کردم باشە ئەیتر وتی ڕاستیەکەی لەو کاتەیە بووتی چپانمە بنگوێەوە وتم خانم مەڵی چی دەموچاوت هەڵدەرەوە براکانم گشتی داوای بینینی تۆکەن وتی پێمی وت بەداخەوە خۆزگە من زەواجم لەگەڵ تۆیان نەکردایە من وام زانی من تایبەتم بە تۆ بێ بەس تۆ بمبینی بەس ئێستا تۆ من عەرزەکەیت من چەند ساڵە خۆم داپۆشیوە نەمیەسووە کەس بمبینێ بەڵام ئێستا تۆ من عەرزەکەی بەداخەوە بەڕاستی من تایبەتم بە تۆ پێویستە تۆ جوانەکانی من ببینیت پێویستە لەگەڵ منابیت من عەرز خۆم عەرز ناکەم بۆ پیاوی خەڵک ئەوە نمونەیەکە لە نمونەی شەرم و حەیا هەنی بەڕاستی ئافرەت ئێستا لەوە دەرچووە کە بەس دەموچاوی دەرخات لەوە دەرچووە بەس یعنی سنگ و مل و ئەمانەی دەرخات یعنی ئەوەی کەوا جێگەی حەیا و جێگەی شەرمە شەرمگای پێوتێ شەرمگاکەی تەسکەکاتەوە ئەچێ بۆ لای خەیات ئەڵێ مەکسیەکەم بە سەر کەمەرەکانی تەسک بێت باشە با سمتم تەسک بێت با سنگ و ملم ڕوود بێت ئەوە نەمانی شەرم و حەیایە لەو کۆمەڵگایە و بەڕاستی ئەگەر پیاوێکش بەس یەک تۆزێ بیر کاتەوە یەک تۆزێ بیر کاتەوە بۆی دەرئەکەوێت کە بەڕاستی ئەمە هەڕاشکردنی ژنەکەی خۆیەتی هەڕاشکردنی کچەکانیەتی پیاو لە دنیاە بە یەک شتێک سەرسامە تەنها بە جسم و بەلاشەی ئافرەت ئەیتر ئەگەر پیاوێک ئەڵێ وانە ئەوە دیارە غیرەتی بیانی چۆن بڵێ تۆوی پیاوەتی تیانە ئەگینا هەموو پیاوێک حەزی بە جوانی ئافرەتە حەز ئەکا ئافرەت دیار بێت جوانیەکانی ببینێت باشە بەڵام خوای گەورە بۆ ئەوەی ئەو ئافرەتە سەلامەت بێت باشە داوای سەتری کردووە ئەفەرمێت ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها نەکەن جوانەکانی خۆتان دەرخەن بۆ پیاوانی نامەحرەم نەکەی تووشی غەڵەتت ئەکەن ئەو کێشانی کە ئێستا دروستە بێ هەمووی هۆکاری چییە ڕوودبوونەوەی ئافرەتەکانە نەبوونی ترسی ئەڵڵایە لەو دڵانەیە ئەگینا ئافرەتێ بە حەیا و حیشمەت خۆی داپۆشیە پیاو غیرەتی ئەوەی نییە تەمەشای عەباکەشی بکات غیرەتی ئەوەی نییە سەیر ناوچاوی بکات بەڵام کاتێک ئافرەتێک خۆی عەرزەکات تێگەی چۆن گۆشتێک لە ناو شوشەیە هەڵ ئەواسیت خەڵک سەیری ئەکات ئەم ئافرەتەش عەرز کراوە عەرز باشە وەکو شتێک نییە ئاوا لەناو قوتوویەکە لەناو شتێکا شاراوە بێیسە ئێوە نازانن چی لەناو ئەمەیە هەیە باشە نازانن چی لەناو ئەمەیە هەیە و ناشتوانی سەرنج بی لەمە مەڵی چییە مە پەپ شتێکە قابوغێکە هیچ باشە ئافرەتێکە گە جوانەکەی خۆی بشارێتەوە نەیەڵێ پیاوی خەڵک ببینێت ئەو کاتە سەلامەت ئەبێت بەڵام بەداخەوە ئەو عەولەمە و ئەو ماسۆنیەتە وا بە شێوازێک شۆڕبەتەوە ناو ماڵەکانمان بە شێوازێ بەناو دەمارەکانمانە ئەڕوات بەداخەوە غیرەتی لە ناو پیاوەکانیشانە هێشتووە سوبحان الله یعنی هەندی ئافرەت ئێستا گەیشتونەتە ئەو قەنەعەتەی کە پێویستە جلی ژێرەویشیان داکەنین ئەویش نەمێنێ هەر خۆیان ڕوتەوەکەن بەسەر جادەکان نابڕوە ئەها چۆن خوای گەورە باسی ئاژەڵمان بۆ کات کە کەسێک هیچ شتێک نەحەیا نەشەرم هیچ شتێک پەیڕەو نەکا خوای گەورە فەرمێت چی إنهم إلا كالأنعام بل هم أضل ئەوانە هەر وەکو ئاژەڵوان بەڵکو خراپتر لە ئاژەڵ چونکە ئاژەڵ هەر لەسەر ئەو جادەیە عیب و عاری خۆی قەت ناپۆشێ و پێشی شەرف نییە لەسەر ئەو جادەیە لە بەرچاوی ئەو هەموو خەڵکەوە ئامادەیە لەگەڵ مەیەکا جوود بێت باشە ئامادەیە شەرم و حەیای نییە خەڵکێک هەیە ئێستا حالیان وەکو حەیوان لە حەیوانتر بە پێشکەوتنی ئەزانیە دەمی خێزانەکەی ماچکاو لە سۆشیال میدیایە بڵاوی کاتەوە بە پێشکەوتنی ئەزانیە باوش لە سنگی خێزانەکەیدا و علەساز من زۆر ئارامم لەسەر سنگی خێزانەکەم و بڵاوی کاتەوە ئەو خۆی لە خۆیە ئەوە بێغیرەتیە خۆی لە خۆیان نەمانی شەرم و حەیایە تێگەی بڕۆ بۆ خۆت لە ژووری
نوستنەکەی هەرچی لەگەڵ خێزانەکە تا ئەکەی بیکە بەڵام بۆ ئەیهێنیتە سەر سۆشیال میدیا بۆ ئەتەوێ خەڵک بیبینێت ئەوە جۆرێکە لە بێشەرەفی ئەوە جۆنێکە لە بێحورمەتی ئەوە جۆنێکە لە ڕاوەجدانی بێئەخلاقی لەنا ئەو کۆمەلگا بە شەرمەیە لەنا ئەو کۆمەلگا بە حەیایەیە ئێمە چ قانجازێکمان کردووە لە ئافرەتی ڕوت چ قانجازێکمان کردووە لە مەلها و کافتریا و ئەم هەموو باڕوش شوێنە خراپانە چ سوودێکی هەبووە بۆم کۆمەلگایە ئادە یەک سوودێکی ئافرەتی ڕوتم بۆ بڵێن ئەم سوودەی هەبووە ئافرەتێ لە زانکۆیە خۆی ڕوتەکاتەوە چی لە عەقڵی گەنجەکان ئەکات چی لە زانستی ئەو زانکۆیە ئەکات وێرانی ئەکات وەکو حاڵی زانکۆ و سێکتەری پەروەردە ئەبینی چی بەسەر هاتووە باشە کاتێ تۆ لە کلاسێکای ئەبینیت پۆلەکەتان 20 کەسە باشە ئەم 20 دە ئافرەتی چۆن بڵێ نیمچە ڕووتی تایە ئەی ئەو کوڕانە چۆن دەرس بخوێنن یان مامۆستایەک بە جلێکی نیمچە ڕووتەوە بێت دەرس بۆ تەڵەبەکانی شەرحکات ئەبێ ئەو تەڵەبانە چی فێر بن بۆیە یعنی ئەم کوردەی خۆمان بە حیا و حورمەتەوە مەشهورە و ئەبێ ئەو حیا و حورمەتەشی بۆ بگەڕێتەوە الحەمدولله ئەم باشووری خۆمان پڕە لە حیا و حورمەت وەلەو کۆمەڵێ خەڵک ئەیانەوێ حیا و حورمەتی بۆ نەهێڵنەوە بەڵام ئینشاء الله ئێمە لە ساحەکەیان و خەڵکانێکی زۆر الحەمدولله دەستگرتن بە حیا و حورمەتەوە